سڵاوتان لێبێت. بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ڕایگەیاند هەفتەی داهاتوو کامێرای خاڵ بۆ خاڵ جێبەجێ دەکرێت و شۆفێران سزا دەدرێن. هاتوچۆی سلێمانی لە ڕاگەیەندراوێکدا شۆفێران ئاگادار دەکاتەوە کە لەمڕۆوە پرۆژەی کامێرای چاودێری تیژڕەوی ناسرا و با خاڵ بۆ خاڵ دەکەوێتە کار، بەڵام بۆ ماوەی هەفتەیەک تاقی دەکەنەوە و شۆفێران سزا نادەن. هاتوچۆی سلێمانی دەشڵێت وەکو هەنگاوی یەکەم 24 کامێرا لە نێوان تاسڵوجا تا دووکان لەمڕۆوە تا یەکشەممەی داهاتوو تیژڕەوی تۆمار دەکەن، بەڵام شۆفێرانی سەرپێچی کار سزا نادرێن. باگوێری ڕاگەیەنراوەکەی هاتوچۆ لە دووشەممەی داهاتووەوە لە کاتژمێر 8 بەیانیەوە کامێراکان تیژڕەوی تۆمار دەکەن و شۆفێری سەرپێچی کاریش سزا دەدرێت. لەبارەی کامێرای خاڵ بۆ خاڵ لیوا عەبدولقادر عەزیز بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم بە زوومی ڕاگەیاند. خۆشەویستان، ئێستا بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی دەربارەی کامێرای سیستەمی کامێرای خاڵ بۆ خاڵ کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە، ئەچینە لای کۆنگرێکەوە گەڕێینەوەلاتە. سەرجەم ئەو کامێرایانە لە سنووری پارێزگای سلێمانی کە دەکەوێتە نێوان شارۆچکەی تاسڵوجا تاوەکو شارۆچکەی دوکانەوە کەوتونەتە کار و کار دەکەن، بەڵام وەکو تێستێک وەکو ئاگاداریەک بۆ هاوڵاتیان و شۆفێران سەرپێچی تۆمار ناکەن هەتا ڕۆژی دووشەممە کە دەکاتە 29 ئاداری ساڵی 2023 کاتژمێر 8 بەیانی سەرپێچی ئەو ئۆتۆمبیلانە تۆمار دەکا کە لە خێرایی خۆیان زیاتر ئۆتۆمبیلەکانیان لێ دەخڕن. هەر بۆیە لێرەوە ڕای دەگەیەنین داوا لە شۆفێران دەکەین کە ئەمانجی ئێمە هەوڵی ئێمە بۆ کەمکردنەوەی ئاماری ڕووداوەکانی هاتوچۆیە، بۆ کەمکردنەوەی ئەو قوربانیانەیە کە لە ماوەی ڕابردوودا هەمومان گلەیمان هەبووە، هەمومان چیرۆکی ناخەژێنمان بیستووە و کارەساتی گەورەی لێکەوتوتەوە. هەر بۆیە لێرەوە جارێکی تر ڕای دەگەێنین ماوەی یەک هەفتە هاوڵاتیان بۆ ئەوەی کە ئاگادار بن و داوا لە سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەین لەم ماوەیەدا چەند جارێک بەبیری هاوڵاتیانی بێننەوە کە ڕۆژی دووشەممە 29 پێنج کامێرەکانی چاودێری لە ڕێگەی سلێمانی واتە لە ڕێگەی شارۆچکەی تاسڵوجە تا شارۆچکەی دوکان دەکەوێتە کار. بفەرموون. من شکارم لە گوێزگەدی سێ پرسیارم هەیە. دیاری کراوە ئەم داهاتە چونکە بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ئەم بەیاننامەی بڵاو دیاری کراوە داهاتەکەی کاتێک شۆفێرەکان سزا دەکرێت داهاتەکەی لە چیدا سەر دەکرێت و ئێمە وەکو گوێزگەدیویست بەڕاستی کە لە سلێمانیەوە هاتینە تاسڵوجا هیچ شێمەیەک بە شەقامەکانەوە نابینی کە ئەم شەقامە چەند بۆمان پێ بەڕاستی بڕۆین هەموو ئەمانە کوژاونەتەوە بۆی بارانەوە ئەمە معالەجات لێ یاخودنا بەجواب بەما بۆی با پرسیاریان بابەتی داهات و بابەتی خەرجکردنی داهات بۆ پرۆژەکان ئەوە بەڕاستی لە دەسەڵاتی بەڕێوەبەراتی هاتوچۆدانە وەزارەتی دارایی هەیە کە معنیە بەو کارە سەرۆکایەتیەکانی شارەوانی و بەڕێوەبەراتی وەزارەتی ئاوەدانکردنەوە هەیە کە معنین بە چاکردن و باشکردنی فراوانکردنی شەقام و ڕێگاوبانەکان. ئەرچی ئێمە لەم ڕۆدا کە ئەم ڕاگەیاندنەمان بڵاو کردوتەوە ئەوەیە کە هاوڵاتیان و شۆفێران ئاگادار بکەینەوە لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وابووە کە کامێرەکان کار دەکەن و ئیش دەکەن ناوە بناو بەناو هەر خۆشتان پرسیارتان لە ئێمە کردووە کە کامێرەکان کەوتونەتە ئیش. ئامانجی ئێمە ئەوە نییە لە کتوپڕیە ئەم کامێرانە بخەینە ئیش بۆ ئەوەی داهات بۆ بەڕێوەبەراتی هاتوچۆ زیاد بکەین، بەڵکو ئامانجی ئێمە ئەوەیە کە ئەم کامێرایانە ترسێکی عەقڵانی لە لای شۆفێر دروست بکە هەتا وەکو ئەو ترسە عەقڵانیە سەلامەتی کا و دووری خاتۆ لە ڕووداوەکانی هاتوچۆ. ئەفونکە پرسیاری کرد هێماکانی هاتوچۆ ئێمە بەشێکی زۆر لەو داهاتەی کە لە ساڵانی ڕابردوودا هەبووە بۆ سەلامەی مروری سەرف کراوە بەهۆی قەیرانی داراییەوە ئەو دەسەڵاتە دراوەتەوە بە وەزارەتەکان. ئێمە لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە هەوڵ دەدەین کە ڕێگاوبانەکان پێویستیان بە هەچی بێ بە تایبەتی هێما و هێڵکاری ئەدەنی هێما و هێڵکاری لە شەقام و ڕێگاوبانەکاندا پێویست بەردەوام پێویستی بە سیانە هەیە. ئێمە ناڵین شەقام و ڕێگاوبانەکان بە تەواوەتی پڕبوونەتەوە لە هێما و هێڵکاری شەقامەکان، بەڵام ئەوەی کە پەیوەندی بە کامێرەکانەوە هەبێ پرۆژەمان ئامادە کردووە دەرخستەمان کردووە و نە کامێرەکان بەشێکی زۆریش لەو ڕێگایانەی کە هێمای هاتوچۆیتیانە هەوڵمان داوە کە لە دەرخستەیەک ئامادەی بکەین و ڕەزامەندی وەزارەتی دارایی وەرگین و جێبەجێ بکەین. ئەم کامێرانە لە بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە هەڵگری تابلۆی پارێزگاکانی هەرێمی کوردستانن واتە پارێزگای سلێمانی، هەولێر، دهۆک، پارێزگای هەڵەبجە
ڕاستەوخۆ وەکو پێشووتر ئەو سەرپێچیە کە تۆماری دەکات دێتە داتای بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە کاتی تازەکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیلەکەیدا یا لە کاتی گۆڕینی خاوەنداریەتی ئۆتۆمبیلەکەیدا ئەو سزایی لێوەردەگیرێ. بەڵام بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کە هەڵگری تابلۆی دەرەوەی هەرێمی کوردستانن یان ئۆتۆمبیلی بێسەرەتان لە ئێستادا پرۆژەکە بەو شێوازە کار دەکات کە لە نێوانی هەر ئەو کامێرەی پوینت و پوینتانەیە بۆ نمونە لە سلێمانی لە تاسڵوجە تا شارۆچکەی دوکان لە ئێستادا کار دەکات لە شارۆچکەی دوکان بنکەیەک هەیە ئۆفیسێکەیە کە ئەو ئۆتۆمبیلە سەرپێچەکەی تۆمار کردووە ڕاستەوخۆ کارمەندی تایبەتمەندی لێیە دەزانێت ئەو ئۆتۆمبیلەکە هەڵگری تابلۆی دەرەوەی هەرێمی کوردستانە ڕاستەوخۆ ڕای دەگرن و لەوێ بە شێوەی پسوڵە سزاکەی لێوەردەگیرێت. شێوازی ئیشکردنی کامێرەکان چۆن کار دەکەن چۆن سزاکان لەوان دەکەن چونکە تاوەکو ئێستا شۆفێرەکان لە ئێستادا ئەوەی کە ئێمە پیشمان لەسەر کردووە ئەو کامێرایانە با بڵین لە سنووری پارێزگای سلێمانیدا 225 کامێرەیە بەسەر پێنج قۆناغدا دابەش بۆ ئەمە ڕوونکردنەوەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بوو دەربارەی یاخود ئاگادارکردنەوەش بوو دەربارەی جێگیرکردنی سیستەمی خاڵ بۆ خاڵ. هەر لەبارەی کامێرای خاڵ بۆ خاڵ لیوە عەبدولقادر عەزیز بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم بازوومی ڕاگەیاند ماوەیەکە سیستەمەکە لە هەولێر جێبەجێ کراوە ئێستاش دەیانەوێت لە سلێمانی جێبەجێ بکەن. لەبارەی پارێزگای دهۆکیشەوە بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم گوتی بەم نزیکانە کامێرای خاڵ بۆ خاڵ لەوێش جێبەجێ دەکەن. لە سەرەتای ساڵی ڕابردووە و لەگەڵدانانی کامێراکان نیگەرانی پەرلەمانتاران و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هاوڵاتیانی لێکەوتەوە. ئەوانەی نیگەرانن دەڵێن داهاتی کامێراکان بە ڕێژەی لە 170 بۆ کۆمپانیا دەبێت نەک حکوومەت. نیگەرانی هاوڵاتیان گەیشتا ئەو ئاستەی زیاد لە جارێک تەقە لەو کامێرانی خاڵ بۆ خاڵ بکرێت کە لە نێوان دووکان و تاسڵوجە دانراون. عەلی حەمە ساڵح یەکێک بوو لەو پەرلەمانتارانی زۆر دژی دانانی کامێرای خاڵ بۆ خاڵ بوو لە سەرەتای لێدوانەکانیشی سکاڵای لەسەر تۆمارکراوە و لایەنی بەرامبەر پێی وایە کە تەشهیر و زانیاری نەڕاستی بڵاو کردوتەوە. من لە سەرەتاوە دژی دانانی کامیرەی دیاریکردنی تیژڕەوی بە سیستەمی پوینت تو پوینت بووم لەلایەن کۆمپانیا چکە هێدان دانان بەڕێوەبردن لەلایەن کۆمپانیاوەیە لە سا هەفتاش داهات بۆ کۆمپانیا ناکرێ حکوومەت خۆی کامیرەی هەبوو هەر بۆ نمونە لە سلێمانیەوە 4 کامێرەی دیاریکردنی تیژڕەویە بوو کەس نەیزانی چی لێهات دانی بە 74 ملیۆن دینار لەسەر حسابی خەڵکی سلێمانی کڕا. ئێستا کۆمپانیایەک بێداینێ و لە سا هەفتای داهات لەسەرتا بۆ خۆی بێت. بیرکەرەوە زۆر قورسە تۆ دوای 2 مانگ دوای 3 مانگ ئەڵێ وەڵا ملیۆنی دینار قەرزاری کامیرەی تیژڕەوی کردووە ئەم ملیۆنە کەیدی 700,000 بۆ کۆمپانیایەک زۆر قورسە. ئەگەر کامیرە لەلایەن حکوومەتەوە بێ سیستەمێکی هاتوچۆ ڕێکوپێکە هەبێت داهاتەکەی بۆ جادەوبان و ڕێگاوبان بێ لای خەڵک قورس نەبوو. من زۆر هەوڵمدا ڕێگای پەرلەمانی ڕێگای یاسای هەموو ڕێگایەکم کردەبە بەڵام سەرکەوتوو نەبوو. هۆکارەکەشی ئەوەیە کە ئەم ئەتیفاقە لەیان لووتکەی دەسەڵاتەوە کراوە کە سرۆکی حکوومەت و جێگرەکەیەتی سنووری هەولێر و دۆک بۆ کۆمپانیایەک سنووری سلێمانی بۆ کۆمپانیایەک. لە ماوەی ڕابردووە کە ئەو وەزع خراپەش هەبوو بەینیان خراپ ئەوی سلێمانی لایەن وەزارەتی ناوخۆ ڕاگیرا بوو دەست بەکاربوونی بۆ کرا دەست بەکار بێتەوە. ئەمە باشترین بەڵگە ئەوەی کە ئەمە بزنسە و بۆ پارەپیاکردنە چێ زۆرترین حادیسە و هاتوچۆ مردن لەکوێیە ڕێگەی کەلار بۆ سلێمانی بەڵام ئەمان هاتوون سەرتا دوکان بۆ سلێمانی دانێن بۆ لەبەر ئەوەی جاتەکە دوو سایدە خەڵک لەوێ سەریعترە ڕوا زۆرتر پارەپیاکە دواتر چەمچەماڵ دانێن بامان شێوە دوو سایدە. ئەمە بزنسێکی گەورەیە بەسەر خەڵکی کوردستانەوە یکەین بۆ پیاکردنی پارە. بەداخەوە خەڵک بێدەنگ بوو میدیاکان بێدەنگ بوون ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیارێکی دا دوای پەشیمان بووە. من لەسەر ئەمە 4 داوام لەسەر یەکیان مادیە سیانیان داوای جەزاییە کە بڕیاری گرتنیشی تیا و دەریان کردو. بێمنەتم من لەمە بێمنەتم بەڵام لە نەتیجا بینەوە ئەمە چ بارگرانیە لەسەر خەڵک دروستەکە و چه هەڵەیەکی استراتیژیشە سزا نادرێتە کۆمپانیا بێدەنگی خەڵک واکە کە شتی تریش وردە بدەن بە کۆمپانیا بەداخەوە تەنان بە منیان وت خەڵک خۆی ڕازیە تۆ حەق چییە هەموو ڕۆژە قسەی لەسەرەکەی توینی لەسەرەکەی بڵێ پێچە خەڵک ڕازی بێ ئەینانیان نەتوانانی ئەمە بکەن. بە گوێرەی ئەم سیستەمە دوو کامێرا لە دووریەکی گونجاو لە یەکتر جێگیر دەکرێن. ئەگەر ئۆتۆمبیلێک ماوەی نێوانیانی با کاتێکی کەمتر بڕی ئەوە کامێرای دووەم وەکو سەرپێچی تۆماری دەکات.
بۆ نمونە ئەگەر دووری نێوان دوو کامێرا وا پێویست بکات شۆفێر بە 10 خولەک ببڕێت ئەوە دەبێت شۆفێر کاتێک دێتە ناو کامێرای یەکەمەوە بە ماوەی 10 خولەک کامێرای دووەم تێپەڕێنێت بە پێچەوانەوە ئەگەر بە کاتێکی کەمتر بە 9 خولەک یاخود 8 خولەک کامێرای دووەمی تێپەڕاند ئەوە سەرپێچی کردووە و با خێرایی ڕۆشتووە. سیستەمی کامێرای خاڵ بۆ خاڵ ئێستا لە زۆرێک لە وڵاتانی جیهان پەیڕەو دەکرێت، تەنانەت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستیش وەکو کوێیت، قەتەر، سعودیە و ئێران لە زۆرێک لەو وڵاتانە سەرکەوتنی بەدەستێناوە. بە گوێرەی داتاکان لە شاری ڕۆتردامی هۆڵندا بەهۆی سیستەمی پۆینت تو پۆینت ڕووداوەکانی هاتوچۆ بە ڕێژەی لە 147 و مردن بە ڕێژەی لە 125 کەمیان کردووە. هەروەها لە ئیتالیا قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ بە ڕێژەی لە 150 بۆ لە 100 کەمی کردووە. لە سکۆتلنداش خێرایی بارهەڵگرەکان لە 190 و مردن لە 150 کەمیان کردووە. لە هەرێمی کوردستان بەرپرسانی هاتوچۆ خێرایی با هۆکاری سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆ دادەنێن. با گوێرەی ئامارەکان ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان نزیکەی 4000 ڕوودا و تۆمار کران و بەهۆیانەوە 445 کەس گیانیان لەدەستداوە و زیاتر لە 7000 کەسیش بریندار بوون. خواتان لەگەڵ.